سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگار لەسەر جەمامەدەبووان. سوپاس بۆ خۆی گەورە کە ئەم مەجلیسە نیورانیەی بە قسمەتی هەموومان کرد. سوپاس بۆ هەموو ئەو خەمخۆرانەی کە ئەمڕۆیان دروست کرد بۆ ئێمە و بۆ تاکتاکی قوتابیان و بۆ تاکتاکی خێزانەکانیان. سوپاس بۆ ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری لە برایانی بەڕێزمان و خوشکانی عەزیزمان. سوپاسی بێپایان بۆ خۆی پەروەردگار کە لەسەر دینەکەی شەریعەتەکەی بەرنامەکەی خۆی کۆی کردینەوە. ئازیزان و خۆشەویستان، مناڵە چاوگەشەکان، خاتونە ئازیزە خۆشەویستەکانمان، ئەمڕۆ ئەم بۆنەیە بەهۆی ئەوەوە ساز کراوە کە سوپاس بۆ خوا کۆمەڵێ مناڵی چاوگەش بە کچ و کوڕەوە چوونەتە هەرێمی زێڕینی فێربوونی قورئانی پیرۆز. کە دەڵێن هەرێمی زێڕین مەبەست چییە؟ خۆشەویستان و ئازیزان، بەپێی ئەو کاتێک کە بۆ من دیاری کراوە هەوڵەدەم زۆر بە کورتی ئاماژە بە هەرێمی زێڕینی قورئان بکەم کە گەورەترین بەرەکەتی خۆی پەروەردگارە بۆ مرۆڤەکان، بۆ دڵەکان و بۆ خێزانەکان. قورئانی پیرۆز کاتێک کە تۆ دەچیتە ناو ئەو هەرێمە زێڕینەوە بزانین چ کاریگەری و سوودێکی هەیە بۆ من، چ کاریگەری و سوودێکی هەیە بۆ ئینسانی ئیماندار و بۆ ئینسانی خواویست، ئەو ئینسان و مرۆڤانەی کە ئەیانەوێت بۆ خوا سوڵحاو بن، لە پێناوی خوادا بژین و لە پێناوی خوادا بە ڕەزامەندی خۆی پەروەردگار ئەو دنیایە بەجێ بهێڵن. خۆشەویستان، قورئانی پیرۆز یەکەم دوێنەری فیترەت و سرشتی مرۆڤە. کەواتە مرۆڤ ئەگەر بێوێت خۆی بدۆزێتەوە، هەویەتی ڕاستەقینەی خۆی بدۆزێتەوە، بزانێ کێیە، لەکوێوە هاتووە، بۆ کوێ دەچێت، ئەبێت وەڵامی ئەم پرسیارانە لە هەرێمە زێڕینەکەی قورئانە بدۆزێتەوە. ئەویش بەچی؟ بە فێربوون، بە خوێندنی، بە تێگەیشتنی، بە وەرگرتنی ئەو زانستانەی کە پێویستە لە قورئانەوە وەریگرین. کەواتە خاڵی یەکەم کاتێک کە تۆ ئەچیتە خولێکەوە، دەورەیەکەوە، دەرسێکەوە کە تێیدا فێری قورئانی پیرۆزە بیت، یەکسەر هاتوویت سرشتی خۆت، فیترەتی خۆتت تەسلیمی ئەو پەیامە ئاسمانیە کردووە، ئەو پەیامە ئیلاهیە کردووە. چونکە خۆی پەروەردگار کاتێک کە مرۆڤی خەلق کرد بە ئامانج بە مەبەست خەڵقی کردووە و قۆناغ بە قۆناغ پێغەمبەرانی ناردووە عەلەیهیمو السەلام بۆ ئەوەی هەر پێغەمبەرێک لە سەردەمی خۆیدا ببێتە ڕێنیشاندەرێک بۆ قەومەکەی، ببێتە پێشەوایەک، ببێتە مامۆستایەک و ڕێنمایی کات بەرەو ڕێگە ڕاستەکە کە هیدایەتی خۆی پەروەردگار و دۆزینەوەی گەیشتنەوەیەتی بە لقاء الله.
خاڵێکی تر لە قورئانی پیرۆزە کۆمەڵێ یاسا و دەستور هەن بۆ ئەوەی مرۆڤەکان پەروەردە بکرێن بەو یاسا و دەستور و بەرنامە قورئانیانە. ئەمە تۆ چۆن پێدەگات، چۆن فێریە بیت کاتێک ئەچیتە ناو ئەو خول و دەوراتانەی کە فێربوونی قورئانە. کەواتە بە فێربوونی قورئان تۆ سرشتی خۆت، فیترەتی ڕاستەقینەی خۆت، فیترەتی مرۆڤ کە فیترەتێکی پاکە، کاڵێ ڕۆحی ئینسان وەکو لەوحێکی سپی وایە، هیچ شتێکی پێوە نییە. بەڵام ئەم لەوحە سپیە چۆن بە پاکی ئەمێنێتەوە کاتێک ئەم لەوحە سپیە کە ڕۆحی ئینسانەکانە، کە ناخی ئینسانەکانە، ئاودێریەکرێت بە قورئانی پیرۆز، بە ئاەتەکانی قورئانی پیرۆز، وەلێی چیە بێت؟ لێی شارەزا ئەبێت. کەواتە هەمووتان دڵنیام هەستان بەوە کردووە کاتێکە قورئانە خوێنن چ ئاسوودەیەک لە ناختا دروستە بێت، چ پەیوەندیەکت لە ناخا دروستە بێت، چ خۆشەویستیەکت بۆ خۆی پەروەردگار لا دروستە بێت، چ خۆشەویستیەکت بۆ ڕەسوول الله سەڵات و سەلامی خۆی لەسەر بێت بۆ دروستە بێت کە ئەم پەیامە، ئەم قورئانە لە ڕێگەی ئەوەوە گەیشتووە بە ئێمە. ئەوە ڕەسوول اللهە کە قوتابخانەی ئێمەیە، کە مامۆستای ئێمەیە، کە پێشەوای ئێمەیە، کە سەرداری ئێمەیە. کەواتە بە خوێندنی قورئان، بە تەدەبور لە قورئان هەست بە ئاسوودەیەکی دەرونیەکەین. کاتە خۆی پەروەردگار دەفەرمێت ئەلا بذکر الله تطمئن القلوب، بەشێک لەو زیکرە، گەورەترین زیکر، گەورەترین پارێزەری مرۆڤ لە دنیا و لە حەیاتی بەرزەخ و لە قیامەتە قورئانی پیرۆزە. کەواتە ئەوە ئەرکی سەرشانی هەر تاکێکی باوەڕداری ئیمانداری موسڵمانە کە فێری قورئان ببێت، لێی تێبگات و بە فێربوونی قورئان، خوێندنی قورئان پێش هەموو کەس گەورەترین خزمەت بە خۆتەکەی. چونکە کاڵین مرۆڤ دوو بوعدی هەیە، بوعدێکی مادی، بوعدێکی معنەوی. بوعدە معنەویەکەی تۆ ڕۆحی تۆیە، ئەو ڕۆحەی کە لەلایەن خۆی پەروەردگارەوە بە تۆ بەخشراوە. کەواتە بۆ پاراستنی ئەو بەخشەی خۆی گەورە، بۆ پاراستنی پاکی دەروونمان، پاکی ناخمان، کە ئەم پاکی دەروونە یارمەتیمانەدات کە ڕێگەیەکی ڕاست و مستەقیم هەڵبژێرین، پێویستمان بەوەیە کە شارەزابین لە خوێندنی قورئان، قورئان بخوێنین و لێی تێبگەین و عەمەلی پێ بکەین. وتمان یەکێکی تر لە فەزیلەتەکانی خوێندنی قورئان و فێرکردنی قورئان و فێربوونی قورئان ئەوەیە کە مرۆڤ پەروەردە ئەکات. واتە ڕێگەی ڕاست، ڕێگەی بۆ خواژیان، ڕێگەی بۆ خوا سوڵحان، ڕێگەی ئەوەی کە لە پێناوی خوادا هەموو توانا و حەرەکەت و هێزی خۆم بەکارەهێنم چییە؟ فێربوونی قورئانە. با زۆر نزیک بڕۆین کاتە خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆز لە سوورەتی فاتحەدا دەفەرمێت الحمد لله رب العالمين. ئەزانن کە ئێمە فەرز کراوە لە سەرمان لە پێنج نوێژەکەیە سوورەتی فاتحە بخوێنین. یەکەم ئامانج ئەو ئامانجە پەروەردەیەیە
کە خۆی پەروەردگار لە ڕیسالەتەکەیە، لە بەرنامەکەیە، لە دەستورەکەیە، لە شەریعەتەکەیە بۆ ئێمەی دیاری کردووە. یەکەم وانەی پەروەردەیی بۆ مرۆڤ، یەکەم وانەی پەروەردەیی بۆ ئینسان ئەوەیە بەردەوام سوپاسی خۆی پەروەردگار بکات، سوپاسی خۆی جیهانیان بکات کە ئەوی خەلق کرد وە خۆشەویستی ئیسلام، دین، قورئان، بەرنامەی خۆی پەروەردگار، پێغەمبەری پێبەخشی. ئەمە یەکێکە لە خاڵە بەهێزەکان بۆ مرۆڤ کاتێک کە قورئانە خوێنێ، فێری قورئانە بێت، گوێ لە قورئانە گرێ، دوایی ئەچێتە چی؟ ئەچێتە قۆناغێکی ترۆکە کە چییە؟ کە خۆی پەروەردگارە فەرمێ لە سوورەتی لوقمانە لە ئایەتی 17 کاتێک لوقمانی حەکیم ئامۆژگاری کوڕەکەی دەکات، یا بونەیە ئەقیمی السەڵات، کەواتە هەر لە قورئانی پیرۆز کە خوێندبان فێر بووین، یەکەم ئەرک دوای شایەتومان کاتێک هێگەیتە تەمەنێکی دیاری کراوە، ئەقیمی السەڵات واتە نوێژ بکە، کەواتە نوێژ یەکێکی ترە لە پایەکان، ئەساسیاتەکان، بناغەکانی دینداری. ئینشاءڵڵا هەموو ئەو چاوگەشانەی کە لە خولەکانە بەشدارن فێری قورئانە بن، فێربوونی قورئان ئەتان با بۆ ڕێگایەکی تر کە یەکەم ڕێگا چییە؟ نوێژکردنە. وا لە نوێژکردنە هەمومان نەزانین کە دوایی فێری چییە بی؟ فێری ئەوە بی کە سوپاس و ستایشی خوای پەروەردگار بکەی، هەر 5 فەرزە نوێژەکە کە ئەیکەی لە هەر فەرزێکە لە هەموو ڕکاتەکانە تۆ سوورەتی فاتحە خوێنی. خوێندنی سوورەتی فاتحە بۆ فەرزە لەبەرەوەی هەر سێ جۆرەکەی تەوحیدی تێدایە، هەر سێ جۆرەکەی یەکتاپەرستی وە خواپەرستی تێدایە. کەواتە ئەبێ بزانین کە بە خوێندنی سوورەتی فاتحە بە زوبان و بە دڵ ئیقرارەکەین بە یەکتاپەرستی خوای پەروەردگار، بۆ عیبادەت کە هەر یەک خوامان هەیە و کە ڕەب العالەمینە، و تەنها ئەو خوایەیە کە شیاوی پەرستش و پەرستنە، و تەنها ئەو خوایەیە کە خاوەنی ئەسما و صفاتی تایبەتی خۆیەتی. خاڵێکی تر تۆ هەر 5 فەرزەکە لە هەموو ڕکاتەکانە سوپاسی خۆی گەورە ئەکەی، و خۆی پەروەردگار هەر کەسێ سوپاسی بکات لئین شەکەرتم لەئەزیدەنەکم، خۆی گەورە زیاترت پێ دەبەخشێت. کەواتە سیرکەن شتەکان هەمووی پەیوەستە بە منەوە بۆ پێگەیاندنی من لە ڕووی ڕۆحی دەرونی و پاشان پێگەیاندنم لە ڕووی عەقلی و فیکریەوە و تێگەیشتنم. ئەمە بەشێکە لە فەزڵ و گەورەی خوێندنی قورئان و لێک تێگەیشتنی. بەشێکی تر یەگەڕێتەوە بۆچی؟ تۆ لە قورئانە کۆمەڵێ چیرۆک، پەند، ئامۆژگاری هەیە کە بۆ کەسێک بێوێت خاوەنی خۆی، کەسایەتی خۆی بێت، پێویستە شارەزای ئەو پەند و چیرۆک و ئامۆژگاریانە بێت بۆی ببنە عیبرەت و ببنە ڕێنیشاندەر بۆ ژیانی داهاتووی. کەواتە قورئانی پیرۆز و ئاەتەکانی قورئانی پیرۆز یەکەم مخاتەبەی ڕۆحی مرۆڤەکانەکات، سرشتی مرۆڤەکات بۆ ئەوەی بە پاکی بمێنێتەوە و بیبەستێتەوە بە خوای پەروەردگارەوە، بە خالقیەوە. خاڵێکی تر پەروەردەی ئەکات لەسەر ئاستی تاک، دواییش لەسەر ئاستی خێزان
دوایش لەسەر ئاستی کۆمەڵگا و ئەو کەسانەی کە خۆیان ساغ کردووەتەوە بۆ خزمەتی قورئان دڵنیابن ئەبێ ڕازگۆ بن لەگەڵ ئەو پەیام و بەرنامەیی کە لە قورئاندا هەیە و ئەبێت پند وەربگرن چۆن وە لە چ زەمانێک و چ قۆناغێکا ئەتوانن ئەم پەندە بەکاربێنن بۆ خزمەتێکی زیاتر واتە بەشێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز کە باز لە یاسا و دەستورە قورئانیەکانەکات ئاگاداری مرۆڤەکان و کۆمەڵگە مرۆڤایەتیەکانەکات ئەبێ ئاگاداری ئەوە بن لە هەر شوێنێکن ئەبێ لەو سنوورەی تۆ کار بە یاسا و دەستوری قورئان بکرێت یاسا و دەستوری قورئان سەرچاوەی سەرەکی و بنیادی بۆ یاسا مەدەنیەکان بێت نابێ هیچ یاسایەکی تر خۆی بکا بەجێگرەوەی یاسای قورئان و بەرنامەی خۆی پەروەردگار چونکە مرۆڤەکان لە سایە و سێبەری بەرنامە و یاسا و شەریعەتی خۆی پەروەردگار ئەتوانن ئاسوودەیی دنیا و ئاسوودەیی قیامەت بەدەست بێنن بۆیە ئازیزان خۆشەویستان ئەوەی گوێی لە بەرنامەکەی ئێمەیە لە خیتابەکەی ئێمەیە ئەبێ ئاگادار بی بەردەوام پشتیوانی لەو هێزانە بکەن کە ئەیانەوێت شەریعەت سالار بێت شەریعەت سەروەر بێت هەموو یاساکان کە بۆ خزمەتی کۆمەڵگا ئەبێت ئەو یاسایەن کە لە ژێر سایە و سێبەری شەریعەتی خۆی پەروەردگاردا ئەندرێن نەک ئەو یاسایانەی کە لەسەر بەرنامەی کوفر و ئیلحاد و زایۆنیزمی جیهانیدا ئەندرێت یاسا قورئانیەکان ئەتوانن باشترین خزمەت بە دنیا و دواڕۆژی هەموو گەل و میلەتێک بکەن و ببنە مایەی بەختەوەری و بەختیاری و بەدەستهێنانی ڕەزامەندی خۆی پەروەردگار وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه